السلام عليكم ورحمة الله وبركاته. ومدوارين لپروردگار خواهی گوره بخاطرنا و جوانکانی لگناح و تاوانی همولایک من خوش ببه گرمای دنیا من بگوره لروج سختکان دا لو گرما و ناخوشینا و قبر و قیامت بو من سوک کاتوا یان بو من کم کاتوا. اللهم آمین. ایمان دارانی برز لو تاری امرو دا باس لو دکین آیا رفیق یان هاوڕێ یان خزمی چاک چیمان دەست ئەکەوێ لەگەڵیا بین. بە تایبەتی لەم سەردەمەدا پێویستمان بە هاوڕێی چاکەیە، پێویستمان بە کەسی چاک ڕەفیقی بکەین، پێویستمان بە خزمی چاک و باشەیە. عەکسی ئەمانەش خۆمان دوورکەینەوە لێی، چونکە هەم بۆ قیامەتمان و هەم بۆ دنیامانش باشە. ئەگە تەماشاکەین یەکێ لەوانە باشترین کەس بکەیتە هاوڕێی خۆت، ڕەفیقی خۆت، دۆستی خۆت، خزم و کەس و پشتی خۆت، ئەو کەسە بێ زۆر لەخوا بترسێ. چونکە خودای گەورە لە قورئاندا ئاماژەی کردووە لاپەڕەکانی هەڵدەینەوە، باسی ئەو کەسانەم بۆ دەکا لە قیامەتە هاوڕێی چاکن یان خزمی چاکن یان ڕەفیقی چاکن. غەیری ئەمانە لەو ڕۆژەدا هەموویان دوژمنن، حەز ناکەن یەکتری ببینن یان بناسن. ئەگە بناسش لەوێ تەبەڕای لێەکەن، لە یەکتری دوور ئەکەونەوە. خودای گەورە فەرمێ الأخلاء يومئذ بعضهم لبعض عدو. دۆستەکان، ڕەفیقەکان، خزمەکان هەندێکیان بۆ هەندێکیان چین عدو، دوژمنی یەکن لە قیامەت. إلا كنبه إلا المتقين، إلا أواننا بالأخوة ترساون، زور الأخوة ترساون. يعني إلا أمن بليدر أكري باقي كي لروجي قيامتا أوي بو دنيا برادر بي، بو دنيا هاوري بي، بو دنيا خزم بي، بو مصلحت بي، هر ناوي كي أني بو أما بي أول روجي قيامتا هموي دبيتا دجمني يك. بەڵام ئەو کەسانە نابن ئیلا المتقین، ئەوەی لەخوا دەترسێ. بۆیە یەکەم خاڵ لەسەر من و تۆ وایە هەر کەسێ زیاتر لەخوا ترسا بیکە ڕەفیقی خۆت، چونکە لەخوا ترسا ئیسفادەی لێ دەکەی هەم بۆ دنیا هەم لە قیامەتش. ئیمامی حەسەنی بەسری ئەفەرمێ بگەڕێن بە دوای هاوڕێی ئیمانداردا، کەسی ئیمانداردا، خزمی ئیمانداردا. ئەفەرمێت چونکە ئەم ئیماندارە لە ڕۆژی قیامەتە شەفاعەتت بۆ دەکا، چی هاوڕێت بێ، چی خزمت بێ، چی دۆستت بێ. چونکە ئیمانداران لە ڕۆژی قیامەتە شەفاعەت بۆ یەکتری دەکەن. و ئیمامی قەتادەش دەفەرمێ ڕەضا و ڕەحمەتی خوای لێ بێ، سوێن دەخوا بە ذاتی ئەڵڵا، ئەڵێ هاوڕێی چاک سوودی دەبێ لە دنیا و لە قیامەتش، و خزمی چاکش لە قیامەتە شەفاعەتت بۆ دەکا. ئەم سەحابە، ئەم پیاو چاکە یان سەحابەی نازدارە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەردووکی ئەگرێتەوە برادەر و هاوڕێی چاک سوودت پێ دەگەێنێ لە دنیادا، نایە لێ خراپە بکەی، هەڵە بکەی. خزمی چاکش لە قیامەتدا و لە دنیادا سوودی هەیە و لە قیامەتشدا شەفاعەتت بۆ دەکا. ئەمجا پێویستە هاوڕێی ڕازگۆ هەڵبژێرین ئیمانداران. ڕازگۆ بێ، درۆت لەگەڵا نەکا خوا پەناماندا. ڕەفیقی ڕازگۆ، خزمی ڕازگۆ، مەسلەحچی نەبێ، ئیشی پێت بێ بێت، ئیشی نەبێ وازت لێ بێنێ. ئەمە زۆرە لەم زەمانەدا، لەم زەمانە زۆرە. چی هاوڕێ بێ، چی ڕەفیق بێ، دوو لە ڕوو جەنابتان چی خزمش بێ، لە کاتی مەسلەحەتدا هەرچی کاتێ بدبێ لەگەڵتایە، نەدبێ پشتی لێەکە، ناناسێ کە ئەنەما تۆ نیت. بۆیە ئینسانی هەڵبژێرە ڕازگۆ بێ لەگەڵتا، لە تەنگانە لەگەڵتا بێ، لە میحنەتا لەگەڵتا بێ، لە کاتە سەختەکانی دنیا لەگەڵت بوو، لە قیامەتشا لەگەڵتا تەئکید لێ بێ. بەڵام ئەگەر لە دنیا پشتی لێ کردی، بەخوا لە قیامەت هەر لە زووە پشت لێ دەکا، ئەسڵەن هەر ناناسێ لە قیامەتدا. چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئاماژەی پێکردو، خوای گەورەشە فەرمێ یا ئەیها الذین آمنوا اتقوا الله وكونوا مع الصادقین. لەگەڵ کیا بن؟ ڕازگۆیان.
ئەوەی ڕاستەکەن ئیمانداران ئەو کەسانی کە ئیمانتان هێناوە هاوڕێ و ڕەفیق و دۆست و خزم و ئەوەی ڕازگۆیە لەگەڵی بە ڕازگۆ نەبوو لەگەڵی مەبە هەر وعدت پێ ئەدا بە درۆ و دوو لە ڕووجەنابتان هەر وعدەدا بە درۆ و بە درۆ هەتا کەی هاوڕێتیەکەی چی ئیسفادەی هەیە ئەمە هەر ژیان بەرێتە سەر بە وعدێکی زۆر بەڵام سێرەکەی هیچ بەرهەمێکشی نییە تیایدا وەفەرموویانیشە هاوڕێتی کەسێ بکە با ئیماندار بێ ئیمانی هەبێ چونکە ئیمانی هەبوو سوودی لێ وەردەگری پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی السەڵات وەسەلام لا تصاحب إلا مؤمنا هاوڕێتی ئیماندار مەبوو نەیکەی ولا يأكل طعامك نانەکەتش با کێ بیخوا إلا تەقی ئەوەی لە خوا ترسێ نانەکەت ئەخوا و دوای قەشمەری پێ ناکە نانەکەت ئەخوا و دوای زەمت ناکە نانەکەت ئەخوا و دوای تەماحی ناموسەکەت ناکە نانەکەت ئەخوا و دوعای خێرە بۆکە لە پاشملە و لە هەموو کات و ساتێک و ماڵی تۆ بە ماڵی خۆی ئەزانێ نان بدە ئەم کەسانە نان مەدە کەسێکی دنیایی ها ئەمڕۆ کابرا ماڵ خوادایە پێی نانێکەکە بۆ فەخر بۆ خەڵکێک هەر نازانێ قیبلە لەکوێیە نازانێ نوێش چییە نازانێ ئیمان چییە بەس بۆ ناو ئەم حەمکە پارە سەرفەکە هیچش چی کاتێ زۆر جار بۆ دەسەڵاتدارانەیکە دەسەڵاتەکەی نەبوو ئەم هەر ناناسێ لەم فەقیرتر و داماوترە ئەمڕۆ خەڵکێکەیە لەبەرەوەی ڕێزی ئەگرێ دەسەڵاتی هەیە پشتی هەیە ئەمەی لێسێنەوە لەم داماوتر لە ئێمە داماوترە کەواتە برادەری و ڕەفیقی و دۆستایەتی و خزمایەتی لەبەر دەسەڵاتە خۆ لەبەرەوە نییە پیاوێکی چاکە لەبەرەوەی پارەیە لەبەرەوەی شورهەتێ لەبەرەوەی ناوبانگە لەبەرەوەی پۆستێکێ لەبەرەوەی نامچی هەیە ئەمانە هەمووی دنیای ئیمانداران هەمومان بە چاوی خۆمان دەبینین پیاوێکی ئیمان متەقی لە خواترس کەس لای لێ ناکاتەوە ئەمڕۆ لەوەیە هەر بۆ داوەتیەکی بەسیتش بانگی نەکرد ئەوە ها لە پێش ئەمڕۆ کە پارەی هەیە کە دەسەڵاتی هەیە کە ناو و ناتۆرەی هەیە غەیری ئەمەنیەتی دنیاکە وای لێ هاتووە ئەفەرمێت و هاوڕێیەکی چاک و باش بکە هاوڕێت لەگەڵ یا هەستە و دانیشە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام هاوڕێی چاک و مەجلیسی چاک وەک دوکانێکی مسک وایە بچیتە نایەوە ئەگەر عەتر بکڕی هەر بۆندارە بی ئەگەر نەیشی کڕی هەر بۆردارە بی بچیتە مەجلیسێ دانیشی ئەم مەجلیسەگە لە خوا بترسن ئەگە بچی قسەی تیا بکەیە تووشی خێرە بی ئەگە قسەش نەکەی هەر تووشی خێر دەبی ئەی مەجلیسی خراپ ئەگە بشتە ناوێ دانیشی هەر گوناحبارە بی ئەگە قسە نەکەی ئەگە قسەش کەی دووبارە هەر گوناحبار دەبی ئەمە پێغەمبەری خوا پێمان ئەڵێ عەلەیهی سەڵات وەسەلام نمونە هێناتەوە مەجلیسی چاک وەلگەڵ مەجلیسی خراپدا مەجلیسەکانمان بگۆڕین کۆمەڵێ خەڵک لە هاوڕێتی کەسانێ نەکەین سوودی بۆ دنیا و قیامەتمان نییە چی سوودیە پیاوێکە 70 ساڵە 80 ساڵە نوێژ ناکە خوا ناناسێ ڕوو لە خوا ناکە قیبلە نازانێت چییە نازانێ حەج چییە عەمرە چییە دڵی نایە پارەکەی سرف کا بۆ خوا بۆ حەجێ بۆ خوا دڵی نایە سەرفێ بکا بۆ عومرەیەک مناڵەکانی بەرێ ئەو ماڵی خوا ببینێ دڵی نایە ئەو پارە خێریکی لێ بکە بۆ خۆی ماڵ و مناڵی ئەناڵێنێ بەدەستیەوە ئەیان کوژێنێتەوە ئەمە سوودی نییە بۆ خۆی و ماڵ و مناڵێ بێ ڕەفیقی تۆ بکا چی سوودێکێ بێ لە دنیادا ئەم کەسانە دوورکەینەوە گەنجەکان ئەوەی ئەتوا بۆ چایخانە ئەوەی ئەتوا بۆ نەرگیلە خواردن دوو لە ڕوو جەنابچان شوێنی داوێن پیسی شوێنی خراپ ئەمە چی سوودیە ئیمانداران گەنجە دڵسۆزەکان چی سوودیەیە بۆ تۆ پێم بێژە یەک سوودی لەوانم پێ بێژەمانە هەتا کەی ڕەفیقیەکەی ئەو خوایە جەلە جەلالوو کە خاوەنی هەمومانە ئەو ڕوحەیلامانە موەقەتە و ئەڕواتەوە سبەینێ هین ئەوە و جەستەیەکی خامۆش خاو لە ناو گڵێکدا کە داڕزێ مار و کرمەی خوا ڕوحەکەش ئەڕواتەوە بۆ لای خاوەنەکەی ئەو مافی ئەو خوایە نادا ئێستا گەرەکتە ڕەفیقی و ڕاستی لەگەڵ توا بکە بەخوا نایکە ئەی گەنجی ئازیز هاوڕێیەکی دڵسۆز هەڵبژێرە بۆ دنیا و قیامەتت چاک بێ چونکە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام الرەجل عەلا دینی خەلیلی
هەموو کەسێکمان لەسەر دینی برادەرەکەمانین سێر کە تەماشاکە بە ڕازی چەپ ڕاز بکەرەوە چەپ بکەرەوە برادەرت کێ های لەسەر دین و ئیمانی ئەو ئیمانی چۆنە تۆش ئیمانت وایە لەگەڵ چی تاقم و گروپ و حزب و لایەنێکی لەگەڵەوای ئیتر با باوش بکەیتە کەعبەدا ئەوە خۆ خەڵاتاندنە ئیمانداران لەگەڵ کیای خوا لەگەڵ ئەوە حەشتەکە لەژێر ئاڵای ئەوش حەشر دەکا لە قیامەت هەتا ئیدعایە بکەی بڵێ پێغەمبەر ڕابەرمە نەخێر ناخواتەوە لە قیامەت ئەوە پێغەمبەر ڕابەرێتی پێغەمبەر لە دڵیدا لە ماڵیدا لە ئاکاردا لە هەموو شتێکدا شوێنی کەوێ نەک لە دنیادا شوێنی کەسێک و تاقمێک و گروپێک و حزبێک و هەرچی ئەڵێی ناوێنەی ناوی ناوە لەژێر ئاڵەکەیدا ببر بکوش خۆی خوێنی هەموو شتێک لە پێناویادا لەولا شوێ دیعایەکە وەڵا خۆ پێغەمبەرم خۆشگەرە خوا ناخەڵەتێ بەمە خوا شتی ئیمانی وای ناوێ خوا کەسێوێ لەگەڵ ڕازگۆیانە بێ لەگەڵ متەقیا بێ لەگەڵ کەسی چاکا بێ لەگەڵ ئەهلی چاکا بێ ئەی جاگەروانەبی ئەو ئیمانە و ئەو دینە بۆ خۆ دەگەڕێتەوە چی سوودی هەیە لە قیامەت و لە دنیاشدا ئیماندارانی بەڕێز چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ هاوڕێی چاک هانێتە دا بۆ عیبادەت بۆ چاکە دەستەگرێ لە خراپە نایە لێ بیکەی سوودی هاوڕێی چاک ئەمەیە ئیمانداران ئەگە یارمەتیتش نەدا بۆ چاکەکان نایە لە خراپەکان کەی دەستەگرێ ئەڵێ مەکە خراپە ئامان وریابە ئەمە بۆ خۆت بۆ ماڵ و مناڵت زۆر جار هەزارانمانەیە گەرێکێتی هەڵەیەکی گەورە بکە بە بۆنەی هاوڕێی چاکۆ نایکە کەسی چاکۆ نایکە هەشمانە بە بۆنەی هاوڕێ و ڕەفیق و دۆست و خۆشەویست و عەلەساس و خزمی نێزگی بەڵام سێرەکەی بەلا ئەیبەن بەلا ڕێیا ئەیبەن تووشی هەزار گرفت مشکلەی دنیا و قیامەتی ئەکەن خوا پەنامان بدە ئەفەرمێ ئیمامی عومەر ڕەضا و ڕەحمەتی خوای لێبێ لقاء الإخوان أجلاه الحزان فرمي هاوري شاكو خزم دوست خفت لادا برواتان هبي أمرو خلكان يكيا نخوش دليان نخوش هر أشي لا يدانشي هيتش نبوه يتدسي فيك قلي أما نقليك لخوا قليك لخوي قليك لمالي قليك لهموي لدوست والدي أم دنيا لبرشاو التاريخ دبي بردوام قليك أما هل أخوته ضلت النبي توش خفتي والدي جيبو شوام ليا سينتو نبي هشاوري كسلي شاك أشيت لاي أما نقصي شرينك حتشي خفتي كتابي لبيرة باتو بچو لای ئەوانە وا قسەی شیرین و گفتاری جوانەکەن ئەمڕۆ پێویستمان بەو مەجالیسانەیە بەو کەسانەیە بیان تێینە پێش دوو قسەی خۆشمان بۆ بکەن دنیا پڕی خەفەتە جای ئێمە هەر بڕۆینە لای کەسێ هەر بۆڵی بێ هەر بەردەوام دڵمان حەزینکا وەک ئیمامی عومەرە فەرمی هاوڕێی چاک و باش بەردەوام غەمەکان لەسەر دڵدادا هاوڕێتی بکەنە فەرمی چونکە هەم بۆ دنیاتان و هەم بۆ قیامەتتانیش باشە هم لدنيا دا فراد التنگ نابن ولا قيامتش دا يرمتيتا ندا چونك أخص جوانا وشاكانا وباشانا كلمة الطيبة صدقة فرمي بيغمري إخوة صلى الله عليه وسلم توشي خيرت أكا أفرميتش بيغمري إخوة صلى الله عليه وسلم أو هاوريانا باشترين هاورين وأفرمي أبو سليمان الدارمي أفرمي شو ملايك ومالي خلق أهل عراق بن الله هر ببینین یان ام پیاوا فرمه هر ببینین یان یک مان ربق نمتوانی کردوی چاکب کب کومالکم بینی اهل عراق بون دیار کومالگه خراب بونه و تی دوای اوان جابو ما یک مان نمتوانی کردوی چاکب کم ازانن هاوری خراب سر تکات ولا عبادت طاقت نامینی کره ما خریک چید بس روجا بچی بو مزگود ام پاره جوانا جوان دايني بروي بيدي دس عربوا كل بونا خيت دم مال منالته وها امانه زوره دريته جومانا كل كوتيت دواي شي كاكا ورا بارا بيابك دنيايا فرصته كل كوا حرام ما كوا حلال ما ودنيا قشتي حرامه ها بمقصانه دي هان تدابوي شبكي يواش واش بروي تاثر او سكيك او قريشتي كل بخوا بياو باش نماوه هموي خرابه نا إيمان داره أما واليك قصي بك سودي هبي بو خود وبو بران بركات
دڵی بەرامبەرەکە خۆشکە ئەو هاتووە دەردی لای تۆ باسەکە تۆ تیماری کە نەک تۆ دەردەکەی زیاترکەی بۆی فەقیرە قوڕ بکەیتە سەریە کێشەیەکێ گرفتێکێ نەک تۆ قولی کەیتەوە بۆی تۆ ئەبێ چی لێکەی تۆ ئەبێ ئەوەی لەگەڵا بکەی کە سووک و ئاسانی بکەی لەگەڵیا ئەفەرمێ ئیمامی یەکێ لەوانە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمێت باشترین هاوڕێ لای خوا ئەوەیە باشترین هاوسێ لای خوا ئەوەیە کە لەگەڵ هاوسێکەیە باش بێ ئیمانداران وەڵڵاهی هاوسەی وایە گلەیەکە لە تاو هاوسەکە ئەڵێ بارەکەم چەند هەفتەیەکی پێش ئێستا مامۆستا برادەرێ خزمێ قەومێ کورە کەسێک ئەهلی مزگەوت بڵین هاتبوو چەند کەسێک ئەویت وامان لێ هاتووە لە تاوی هاوسەکەمانە خەرکێ بارەکەی تخوا عیب نییە ئێمە ئەهلی مزگەوت بین هەمومان بەیەکەوە هاوسەکەمان گلەیمان لێ بکە ئەی نەمان بیستە هەمومان ئەڵێ ئیمانی نییە سێجا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەگەر هاوسەکەی ئەمین نەبێ لە دەستی ئەگەر خۆی تێر بێ و هاوسەکەی برسی بێ بەروەڵا هەمومان بیستمانە ئەی بۆ جێبەجێی ناکەین ئێمە ئەی بۆ ئەکرێ ئێمە لەسەر بۆ چوکترین شت بچنە گژی هاوسەکەمانە ناکرێ باشترین و چاکترین ئەوەیە کە ئینسانی مسلمان چاک و باش بێ والرفقي خرابش لروج قيامتها ويا فرمي ويوم يعض الظالم على يديه ويقول يا ليتني اتخذت مع الرسول سبيلا هاوار خزقايا هاوري امانم نكردايا امانه زور خراب بون هاوري اهلي شاكو باشم بكردايا كوتاي دينين لامام حسن بصري برسياريان كرد فما لنا من شفيع ولا صديق حميم أما آياتا طبعا باسي قيامتك أفرمي هاوري شاك دو هاوري شاك يكي كان لقيامتها أخواي قورا حساب كتابك أو دس بيك هاوري شاك لقل هاوري كي خراب دا هاوري شاكك أشيتا باشت أخواي قورا يبيني زور بيتاقته أيضا بندكم لباشتا جيغاي أمنية خفتو خمخوي بو بيتاقتي الله خدايا من اي هاوري كمكم رفيقكم لدنيا دا أم رفيقا من لدنيا دا جان بجان وما تشي هاوري بي الرفيق بي خزم بي حرشي كم لباشتا نايبينم خواي قورش بملائكانا جوابي بو نير عليه هاوريكد لبري كردوي خرابي زياتر بولا چاكي لدوزخاير الله خدايا دنیا ئەم بەهەشتەی چەندێ خۆشە ئەو هاوڕێم لەگەڵا نەبێ ناتوانم ئەو دڵتەنگیە لادەم خوای پەروەردگار ئەفەرمێ بڕۆن هاوڕێکەی لە دۆزەخ دەرکەن بیتێرن بۆ باشت شەفاعەتی بۆ ئەکا عنی هاوڕێی چاک بۆ هاوڕێی چاکەکەی شەفاعەتی بۆ ئەکا بە شەفاعەتی ئەو خوای گەورە بەڕەحمەتی خۆی دەری ئەکا و ئیخاتە باشت ئەمجا ئەهلی دۆزەخ ئەڵێن خودایە ئەم پیاوە لەگەڵ ئێمایە چۆن دەرچوو چه شەفاعەتی بۆ کرد خودایە خۆش شەفاعەتێک بە ڕەحمەتی خۆت دەرکرد بە پێغەمبەران بە پیاوچاکان بە سدیق بە ڕازگۆیان بە مەلایکەکان خوای گەورە جواب بەنێرێتەوە نەخێر ئەڵێن خودایە ئەی بەچی ئەمە دەرچوو لە دۆزەخ بەرەو باش ئەڵێ بە هاوڕێی چاک هاوڕێی چاک داوای کرد شەفاعەتی کرد مش بە ڕەحمەتی خۆم خستمە باشتەوە ئەمە هاوڕێی چاکە ئیمانداران بەڕێزان خوای گەورە هاوڕێی چاک بکاتە نەسیبمان لە دنیادا و لە قیامەتشدا